وله الجوار المنشآت في البحر كالأعلام فبأي آلاء ربكما تكذبان كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن فبأي آلاء ربكما تكذبان سنفرغ لكم أيها الثقلان فبأي آلاء
أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون إلا بسلطان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. خۆشەویستەکانم دوێنێ خەڵکێکی زۆر خوای تەعالا لە ئاگری جەهەنم ئازادی کرد و ڕزگاری کرد وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هیچ ڕۆژێک ئەوەندەی ڕۆژی عەرەفات خوای تەعالا لە بەندەکانی ڕزگار ناکا لە ئاگری جەهەنم. داواکارین لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی خۆمان و کەس و کارمان و هەموو موسڵمانان ئەوانەی کەوا شوێنکەوتووی ڕاستەقینەی دینی خوان خوای پەروەردگار ڕزگارانی کردبێ. هەر دوێنێ دوعای زۆرێک لە مسلمانان گیرا بوو لای خوای پەروەردگار. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ باشترین دوعا دوعای ڕۆژی عەرەفەیە. داواکارین لە خوای پەروەردگار دوعاکانمانی لێ وەرگرتبێ، خوای تەعالا تاعەت و عیبادەتەکانمانی قبوڵ کردبێ. ئێستا حاجیانی ماڵی خوا خۆشەویستەکانم بەڕێکەوتوون پۆل پۆل بۆ ڕەجمکردنی جەمەرات، بۆ ڕەجمکردنی جەمرەی عەقەبە کە لای خۆمان بە ڕەجمی شەیطان مەشهورە، شەیطانی گەورە. خوای تەعالا فەرمێ ثم ليقضوا تفثهم وليوفوا نذورهم وليطوفوا بالبيت العتيق. داواکارین خوای پەروەردگار حەجی حاجیانمانی قبوڵ کردبێ. قوربانی ئەوانەی کە قوربانی ئەکەن خوای تەعالا قوربانیەکانمانی وەرگرتبێ. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. جا حق خۆشەویستەکانم ئێمەش تەقوای خوای پەروەردگارمان هەبێ بە تایبەتی لەم ڕۆژە گەورەیە کە ڕۆژی نەحرا. پێغەمبەری خوا ئەفەرمێ أعظم الأيام عند الله يوم النحر. لە گەورەترین یان لە هەمووی گەورەتر ڕۆژی نەحر، ڕۆژی قوربان گەورەترین ڕۆژانی خوای پەروەردگارە. دە ڕۆژەکە ئاخرەکەی لە هەر هەمووی گەورەترە. جا پیاو ئەو پیاوەیە بتوانێت لەم ڕۆژە تاعەتی خوا بکە، دوور بکەوێتەوە لە معسیەتی خوای پەروەردگار. ئەم ڕۆژە بە گەورە ڕابگرن. ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. هەر کەسێک شعائر و دروشمەکانی خوا بە گەورە بزانێ ئەوە بەڵگەی ئەوەیە کە ئەو کەسە تەقوا لە ناو دڵیایەتی. جا شکری خوا بکەن لەسەر ئەو هەموو نیعمەتەی کە خوای پەروەردگار پێمانی بەخشیوە و ئەم ڕۆژە بکەنە ڕۆژی شکر و ڕۆژی عیبادەت و تاعەت و ڕۆژی خۆشی، چونکە دەربڕینی خۆشی لە کاتێکا کە خوا حەڵاڵی کردبێ هیچ ناشەرعیەکی تیان نییە. بە تایبەت کە ئەمە جژنی مسلمانانە، فوسحەتی پێدراوە. خوای تەعالایش لە قورئانی پیرۆزە لە سوورەتی یونس ئایەتی 58 ئەفەرمێ قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. يعني ئێمە ئەبێ دڵخۆش ببین بە فەزڵی خوا، بە ڕەحمەتی خوا، وەخۆشی بنوێنین. وەخۆشی نواندن هیچ ناشەرعیەکی تیان نییە، بە تایبەت لە ڕۆژانی جەژنە، بەڵام ئاگامان لە ناشەرعیەکان بێ، خۆشیەکان نەمانوە بەرەو ناشەرعی. جا ئاگامان لە خۆمان بێ و ئاگامان لە ماڵ و مناڵمان بێ. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. خۆشەویستەکانم جەژن یادخستنەوەی مسلمانە بەوەی کەوا پێویستە مسلمانان برایەتیان پتەو بکەن، برایەتی ئیمانیان پتەو بکەن، هەوڵ بدەن مسلمانان یەک بگرن، هۆکارەکانی تەفریقە و دووبەرەکی لە خۆیان بە دوور بگرن. خوای تەعالە ئەمرمان پێکا لە قورئانە واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا، و هەروەها نەهیمان لێکا فەرمێ ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم. ناکرێ
لەسەر بچووکترین مەسئلە مسلمانان دوو تایفەیان تیا دروست ببێ. یعنی ئەبێ مسلمانان لە هەموو جیهانە هەموو شتە و لاوەکیەکان بخەنە لا. ئێمە لە ئیسلامە ئوسوڵمان هەیە و فروعمان هەیە. ئوسوڵەکان ئیمان بەخوا و بە مەلائیکە و بە کتێبە ئاسمانەکان و بە پێغەمبەران و بە قەزا و قەدر، ئەوە ئوسوڵی دینە، ئوسوڵی ئیسلامە. و هەندێک شتیشەیە فروعە، شتە لاوەکیەکانە. ناکرێ ئێمە لەسەر شتە لاوەکیەکان ئەوەندە شتەکان گەورە بکەینەوە هەر یەکێ بەلایەکە، هەر یەکێ دڵی بڕوا بەلایەکە. بەڕاستی ئەوە دڵی ئینسانەکان ئەگۆڕێ و زۆر زۆر خراپە خۆشەویستەکانم. بۆیە ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لێبێ و ڕۆژانی جەژنیت بکاتە ڕۆژانی تەبایی و خۆشەویستی. طبعا یەکەم کەسێک کە مستحقە تۆ دڵی خۆشکی ماڵ و مناڵەکەی خۆتە، خێزانەکەت، هاوسەرەکەت، هەروەها مناڵەکانی خۆت. ئەوانە دەرەجەی یەکەم، دوای ئەوە دایک و باوک، دوای ئەوە برا و خوشکەکانت، دوای ئەوە ئەمجا پلە پلە ئامۆزا و کەس و کارەکانت، مام و خاڵەکانت. بەم شێوازە خۆشەویستەکانم ئێمە بتوانین هەنگاو بە هەنگاو بچین، هەنگاو بە هەنگاو بچین. ئەگەر ئەوانیش خراپن ئێمە دەست پێشخەری بکەین لە چاکەکاریە. ئەگەر ئەوان هەر خراپ بوون و هەردوویان گرت ئیتر ئێمە عزری خۆمانمان گەیاندۆتە لای خوای پەروەردگار. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. قربانی خۆشەویستەکانم، یەکێکە لە دروشمە گەورەکانی ئیسلام و سنەتی پێغەمبەرمانە ئیبراهیم عليه السلام، باوکی پێغەمبەران، باوکی پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم. زۆر گرنگە ئەو دروشمە زیندوو بکرێتەوە. خۆشەویستەکانم، ئەگەر یەک تۆزێک بیرکەنەوە ئەو پێغەمبەرە مەزنە خۆی، کوڕە شیرینەکەی پێغەمبەر ئیسماعیل، ژنە بەڕێزەکەی خات و هاجرە، تەسەورەکەن ئەمانە چی قوربانیەکیان دابێ لە پێناوی خۆی پەروەردگار. یعنی کەسێک ئامادە بێ لەبەر خاتری خوا، لەبەر خاتری فەرمانی خوا، جگەرگۆشەکەی، تاقانەکەی، ئەو مناڵەی کە دوای تەمەنی پیرێتی خوا پێی بەخشی، دوای ئەوە ئیمتیحانێکی زۆر کرا لە دوای بەخشینەکەشی کە خوا ئەمری کرد دووری خاتەوە هەزارەها کیلۆمتر لە خۆیەوە لە ماوەی ساڵێکە ئەگەر جارێیان دوو جار سەری لیان دابێ لە دەشتێکی چۆڵا بەجێیان یەڵا بێ. دوای ئیمتیحانانەوە ئەو مناڵە تۆزێک ئاوا هەراشە بێ و یعنی دڵی پێخۆش بکا پیاو لەو کاتە خوا ئەمر بکە بڵێ ئەم کوڕەتە سەر ببڕە لە پێداوی خوا. براینە هەر یەکێ بیر لە مناڵەکەی خۆی بکاتەوە ئێستەم لە حەساتە مناڵەکەت سەر ببڕی لە پێناوی خوا، چەقۆ بێنی بتەوێ سەری ببڕی بیکەی بە قوربانی لە پێناوی خوا. مناڵەکەیش ئەمەندە پەروەردەیەکی جوان کرابێ بە باوکی بڵێ ئیفعل ما تؤمر، ئیفعل ما تؤمر. باوە گیان هیچ دڵت هیچ نەکا خەتەرە بێتە دڵتا، ئەوەی خوا ئەمری پێکردو جێبەجێ بکە. ئەو ژنە مەزنە بە هەمان شێوە ڕازیە بەو کارەی کە ئیبراهیم و ئیسماعیل ئەنجامێدەن، چونکە جێبەجێکردنی فەرمانی خوایە. هەر ئەو ژنە بوو کاتێک کە پیاوەکەی لە دەشتە سەحرا چۆڵەکەیە بێ ئاو و بێنان بەجێ یەڵا وتی ئیبراهیم ئەمە بە فەرمانی خوایە، فەرمووی بە فەرمانی خوایە، فەرمووی دەی خوا ئینمان ناکەتەوە بڕۆ خوا حافیز. ئێسش ڕازیە بەوەی کەوا کوڕەکەی لە پێناوی خوایە سەر ببڕێ. ئای طبعاً قوربانێکی زۆر گەورەیە، بەڵام خوای تەعالا دوای ئیمتیحانەکە و سەرکەوتنیان لە ئیمتیحانەکە بەرانێکیان بۆ ئەنێرێتە خوارەوە و بەرانەکە ئەکاتە قوربانی لە جاتی کوڕەکەی. طبعاً کارێکە لە ئاخر لەحەزاتە خوای تەعالا ئەیگەڕێنێتەوە، لە ئاخر لەحەزاتە کە چەقۆکەش دێنێتە مەلا. حتا هەندێک مفەسرین ئەڵێن چەقۆکەی هێنایە ملیا چەند جارێک، بەڵام چەقۆکەس ملی نەبڕی. ئێمە ئێستا ئەو قوربانیە زیندووەکەینەوە کاتێک کە سنەتی ئەو پێغەمبەرە مەزنە زیندووەکەینەوە کاتێک کە قوربانەکانمان سەر بڕین، بەو نیەتەوە ئەوە بکەن. بۆیە کاتێک قوربانەکانتان ئەکەن بڵێن اللهم تقبله مني كما تقبلته من نبيك إبراهيم ومن نبيك محمد صلى الله عليه وسلم. خوایە لێمی وەربگرە وەکو چۆن لە ئیبراهیمی پێغەمبەر و لە محەممەدی پێغەمبەرت وەرگرت بۆ خۆم و بۆ ماڵ و مناڵەکەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو بەرانی سەر بڕی، کاتێ سەری بڕی فەرمووی خوایە لە محەممەد و لە ئەهل بەیتی محەممەد و لە ئومەتی محەممەد وەری بگرە، لە محەممەد و لە ئەهل بەیتی محەممەد و لە ئومەتی محەممەد وەری بگرە. يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمەی لەبیر نەچوو ئەگەر نەمان بێ قوربانی بکەین، پێغەمبەر بۆی کردین. الله أكبر الله أكبر الله أكبر
لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. خۆشەویستەکانم کۆتا نەسیحەتم بۆ خوشکانی بەڕێز ئامان خوشکانی ئیماندار دەست بگرن بە دینەکەی خواوە، پۆشتەیتان بیر نەچێ، ژنانی پێغەمبەران و کچانی پێغەمبەران بکەن بە قودوەی خۆتان، بکەن بە سەرمەشقی خۆتان. ئامان شوێنی مۆدێل و شوێنی ئەوە مەکەون. ئاگاتان لە مێردەکانتان بێ، تاعەتی مێردەکانتان بکەن، ئاگاتان لە نوێژەکانتان بێ، پێنج فەرزەی نوێژەکانتان مەفەوتێنن، خێر و سەدەقات بکەن. لە ڕۆژی جەژنا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیلالی لەگەڵ خۆیان برد و لەگەڵ سەحابەیەکی ترا تایبەت بە شوێنی ژنانا و بیلال ئاوا چارەوکەیەکین کردبوو ئافرەتان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئافرەتانی ئیمانداران ببەخشن چونکە بینیم زۆربەی جەهەنەم لە ئێوە بوو، لە ئافرەتان بوو، بۆیە ببەخشن. ئەفەرمێ لەو ڕۆژە ئافرەتان خێر و سەدەقاتێکی زۆریان کرد. ئافرەت وا هەبوو هەرچی ئاڵتون لە دەست و لە ملیا بوو هەمووی کردەوە خسێنات چارۆکەکەی بیلال. بۆیە داوا لە خوشکانی بەڕێزەکەم کەوا ئیطاعی خوا و پێغەمبەری خوا بکەن. ئەوەی خوا بۆ ئەوان ئامادە کردووە لە حیاتێکی بەڕێز و شکۆمەند لە دنیاە وەکو ئیماندار ئەگەر بمێن ئەوان کۆڵەکەی ئەم کۆمەلگایەن، کۆڵەکەکەن وەڵڵا کۆڵەکەکەن. ئەگەر ئەوان لارەوە ببنەوە هەموو کۆمەلگا لارە بێتەوە، چونکە ئەوان پەروەردەکەری نەوەی نوێن، ئەوان ئەتوانن ئەخلاق بمێنێ، ڕەوشت بمێنێ، بەس ئەگەر ئافرەتان لایەندا خوا پەناماندا ئیتر هەموو شتێ تێکەچی. بۆیە ئافرەتان زۆر پێویستە دەست بە دینی خواوە بگرن و لە قیامەت شەخوای تەعالا گەورەترین مژدەی بۆیان داناوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە ئەو ئافرەتانەی کە ئەبانیان جێبەجێ کردووە، تاعەتی مێردەکانیان کردووە، داوێنی خوانیان پاراستووە، نوێژەکانیان پێنج فەرزەی نوێژەکانیان بە جوانی ئەنجام داوە، ڕۆژووی ڕەمەزانیان گرتووە، بە قەدەری توانا خێر و سەدەقاتیان کردووە، ئەو ئافرەتانە لە ڕۆژی قیامەتە کە دێن بەس سەرپۆشەکەیان نرخەکەی ئەم دنیاە و ئەوەی هایەتیە ئەیهێنێ، هەرچی حور العینی بەهەشت هەیە خۆزگایان پێخوازن. ئەوە بۆ ئەو ئافرەتانە دانراوە کە تاعەتی خوا و پێغەمبەرەکەیەکەن.